جیاوازی ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی تراچی و بۆچی لەم کاتە هاتنەوە ڕێکخراوەمان دروست کرد ئێمە. ئەم ڕێکخراوە لە کاتێکە هاتە مەدان لاو هەلومەرجێکی نائارامی چەقبەستووی سیاسی کوردستانە هاتوۆتە مەدان کە دیارە ئەم وەزعەتە هەر هەبووە لە ماوەی 33 ساڵی ڕابردووە، بەڵام ئەم چەند ساڵی دوایی بەڕاستی بە دەرەجاتێکی ئەوەندە زۆر بە دەرەجاتێکی ئەوەنە ئاواڵە هاتە پێشەوە ئیتر بەڕاستی بۆ ئێمە قابلی قبول نەبوو، ئیتر نەمانتوانی ئەوە ڕاگرینکەم ڕێکخراوە دروست نەکەین. ئێمە لە کاتێک ئەمە دروستەکەین کە مەسەن ئەگەر بێنە سەر ئەوەی کە لە کوردستانە لە ڕێگەی دەسەڵاتی حزابی قەومیەوە بۆ نمونە بەهۆی قورسایی ئاین و کاریگەری ڕۆتە ئیسلامیەکان لە کوردستانە و بەهۆی ئەوەی کە ژنان بە هاوڵاتی پلە دوو تەماشا ئەکرێن، بەهۆی ئەوەی کە ژنان بێبەشن لە ئازادی فەردی و مەدەنیەکانیان، پێشەی لیانەکەن مافەکانیان، کوشتن و تیرۆری ژنان کە ئێستا لە چەندین ساڵی ڕابردووە یەکێک لە هەرە بەرچاوترین کارە قێزەونەکان کە لە کوردستانە هەیە تیرۆر و کوشتنی ڕەشەکوشی ژنانە کە بەڕاستی کەشتۆتە ئاستێک کە ئیتر خەریکە ڕقمی قیاسی لە هەموو وڵاتێکا تێ ئەپەڕێنێت. ئێمە لە بەرامبەر ئەوەی هاتوونەتە مەیدان.